سڵاوازی زان هیوادارم هەموو لایەکتان زۆر باش بن. ئێمە لە ئەم سێریسەیە ئەم کۆمەڵە ڤیددیۆیە پێکەوە لابێکی گشتگیر دروستەکەین، لابێک دروستەکەین لەسەر OSPF لەسەر PGP لەسەر MPLS و لەم ڤیددیۆیە بەیەکەوە باسێکی لابەکە ئەەکەین کە چه ئۆپەرێتنگ سیستمە بەکارێنین و لابەکەمان لە چی پێگاتووە و ئامانجی لابەکە چییە، ئەوێت چی بگەێنێت و چه سرویسێ بم لەم نێتۆرکە دیپلۆیەکەین بەیەکەوە. باسێکی گشتگیری ئەم ڕاوتەرانە ئەم سەرڤەرانە ئەم کلاینتانە ئاکەین بەیەکەوە و سکیمای آیپیەکانمان بەیەکەوە باسەکەین. پاشان ئەو چوارگۆشە سپی کە کردومانە ئەو بریتە لە نێتۆرکی ئێمە بە ئۆتۆنۆمە سیستمی ئێمە دەست ئەەکەین بە کۆنفیگەرکردنی ئەو ڕاوتەرانە بەیەکەوە. پاشان ڤیددیۆکان بەردەوامە بێت ڕۆژانە ئەپلۆدی ئەەکەین بۆ ئەوەی کە هەمومان بەیەکەوە دانەبڕین لە لاپەکە، بەڵکو تا کۆتایی تاوکو بە ئامانجەکانمانەگەین لە لاپەکەیە هەمووی بە سەرکەوتوی تەواو بکەین. باشە، ئێمە ئەگەر ببینن لێرەیە نووسیمە XR1 XR2 XR3. XR چییە؟ ئۆپەرێتنگ سیستمی تایبەت بە ڕاوتەرەکانی سیسکۆیە، بەڵام ئۆپەرێتنگ سیستمێکە کە بەهێزە پێویستی بە هاردوێری بەهێزەیە بۆ ئەوی کە کێرنێڵی XR بە مەزبوطی ئیش بکات لەسەر ئەم هاردوێرانە، زیاتر فۆکەسی لەسەر ئینڤایرمنتی سرویس پرۆڤایدەرە، کەواتە ئەوانەی کە سرویس پرۆڤایدەرن بێگومان ئەتوانن XR بەکاربێنن. وەکو ئێمە ئازانین کە XE XE لێگەسی هەیە، بەڵام ئەم ڕاوتەرانە بەهێز نین بە شێوازێک کە دیزاین کرابن تایبەت بە ئینڤایرمنتی سرویس پرۆڤایدەر، چکە ئێمە ئازانین کە سرویس پرۆڤایدەر لۆدێکی تەواوەتی زۆری لەسرە و لە چرکەیەکە چەند ڕاوتێک کاڵکوڵیتەکە تۆ ئیماجنیانی ئێمە گەر بۆ نمونە ڕۆژانە ئینتەرنێت بەکارێنین چەند ڕاوتەکەین چەند براوزەکەین چەند ینی ئەمە پێویستی بە کاڵکولیشنێکی زۆر هەیەکەوە ئەم XRانە ئەوەنە بەهێزن کە بتوانن لە ماوەی چرکەیەکە چەند بە بەهێزی ئەم پرۆسسانە کاڵکولیت بکەن و ڕاوتەکان کاڵکولیت بکەن. باشە، ئامانجی لابەکەمان چیە؟ ئامانجی لابەکەمان دەستە هەمکردنی سرویسە لێر 2 لێر 3 بۆ ئەم کەستمەرانەمان. بێگومان ئێمە بۆ ئێستا کەستمەرێک دانین کە ناوی کەستمەری ئەیە. باشە، کەستمەری ئەی ئێمە بە شازێکی سەرەکی ئەتوانین دوو سرویس بین بە کەستمەری ئەی، دوو سرویسی بۆ دابین بکەین. سرویسێکیان ئەوەیە بە لێر 2 بتوانێت ئەم کلاینتی ئێرە ئەم ویندۆزە بگات بەم سەرڤەری ئێریان، واتە وادانین کە ئەمە دوو شاری جیاوازە، XR1 لە شارێکە، XR5 لە شارێکی ترە، بەڵام ڕاوتەری جیاوازی خۆیانیان هەیە لەم شارانە، ئەیانوێت ئەم داتا سنتەرەی کە لێرە هەیەە لێرەوە ئەکسێسی بکەن. باشە، داتا سنتەرێکی داخراوە پێویست ناکات ئینتەرنێت ببینێ، بەڵکو تەنها لێر 2 کۆنێکشنێکیان هەبێ لەو نێوانەیە. بێگومان ئەمە پێویستیمان بۆ OSPF بە BGP بە MPLS بێت، کەواتە بێت لەگەڵ لابەکەی بەردەوام بین. Stay tuned guys please. سرویسێکی تر کە باسی یەکەین سرویسی ئینتەرنێتەوە وەکو لێرە بینین سرویسی ئینتەرنێتمان هەیە. سرویسی ئینتەرنێت واتە کەسەکە بتوانێت بڕاستی ئینتەرنێت بکات، ئەو وێبسایتانەی کە بەردەستە بتوانێت بیکاتەوە. ئێمە ئەم سرویسەش بۆ کەستمەری ئەی دابینەکەین، کەواتە لابەکەمان زۆر ئەخایەنێت بەیەکەوە دەست پێەکەین، بەیەکەوە لابەکە بە هەمووی بە تەواوەتی تەواوەکەین. بۆ هەر بەڕێزێکیش کە پرسیارێکی تایبەتی هەیە ئەتوانێت لە کۆمنتا بۆم بنووسێت، ئەگەر ماتریاڵەکانتان پێویستە ئەتوانن لە کۆمنتە ئاماژەی پێبن تاوەکو من بتوانم بۆتان دابین بکەم. بۆ زانیاری گشتیتان ئێمە پرۆگرامەکانی سکیورسی بۆ تێرمیناڵ سێشنەکان لەگەڵ GNS3 بۆ ئینڤایرمنتی نێتۆرکەکەمان بۆ تۆپۆلۆژی نێتۆرکەکەمان بەکارێنین. بۆچی GNS هەڵبژاردووە؟ چونکە سیسکۆ پاکێتری سەر سیمولیتەرە نەک ئیمولیتەر، بەڵکو GNS ئیمولیتەرە، کەواتە بە VMێکی جیاواز و VMێکی تاوسەر بەخۆ ئیش بە GNSەکەین، کەواتە نێتۆرکێک دروستەکەین کە هەستێکی ڕیاڵەتی تەواوەتیمان ئاەتێ، واتە ئەم نێتۆرکە لە بەردەستی ئێمەیەکە دەیئێنین چۆن ئیشەکە ڕیال وۆرد ئێگزامپڵەکان وەکو هەموو ئەو سرویس پرۆڤایدەرانە هەر لە گوگڵ و هەر لە فەیسبوک و هەر لە چەندانی ترۆ بە کۆمپانیەکە بە کۆمپانیا ناوخۆیەکانی خۆشمان و بەو شێوازە ئیشەکان. باشە، پرۆگرامێکی تر هەیە زۆر بەهێزە EVNG، بەڵام ئەویان دەستخستنی کەمێک گرانترە چونکە ئەبێ لایسنس کرێت، کەواتە ئەکەوێتە مۆزوعی بارەوە. بەڵام ئێمە ئەتوانین بە شێوازێک لە شازەکان بە فری GNS بدەستەبەر بکەین، ئیمەیجەکان دەستمان ئەکەوێت هەمیان، کەواتە هەر بەڕێزێک پێویستی بوو ئەم GNS ئینستۆڵ بکات بە VM و ئیمەیجەکانی پێویست بوو لە کۆمنتە ئاماژەی پێبن، من ئەتوانم بۆتان دابین بکەم. Stay tuned guys، لە ڤیدیۆی داهاتوو دەسەکەین بە کۆنفیگەرکردنی ڕاوتەرەکانمان.